لبیر نکردنی چاکەی هاوڕێ هەیە بۆ هاوڕێ لە برا و باوک باشترە، هاوڕێ هەیە بۆ هاوڕێ لە برا و باوک باشترە. حیف نییە ئەوە چاکەکانی لەبیر بکەی، حیف نییە لە کاتی تەنگانە پشتی لێ بکەی، حیف نییە چاکەکانی ناو خەڵکا باس نەکەی. جا هەر کەسێک و خەڵک بەرامبەری چاک بێ و بێوەفا بێ و لەبیری بکە بەڕاستی چاکە نامێنی. بۆیە چاکەی هاوڕێکانتان لەبیر مەکەن. هاوڕێی چاک پیاو چاکان و تویانە بە ئاسانی دەست ناکەوێت کە دەستکەوت لە ئاڵتون بەنرخترە دەستی پێوە بگرە مێلە لە دەست دەرچی. هەموو ڕۆژی هاوڕێی چاک زۆر کەمە. هاوڕەیە کە بێتە ماڵەکەت سقت هەبێ سەیری ژنەکەت نەکە، تەماحی پارۆپولەکەت نەکە، لە کاتی تەنگانەیە یەک تەلەفۆنی بۆ بکەی لەبان سەرت وەستا بێ. ئەمە لەکوێ دەسەکەوێ؟ ئەمە عەزیزە، یعنی دەگمەنە. بەڵام مهمەوەیە تۆ دەستی پێوە بگری لە دەستی نەدەی، تۆش بەرامبەر ئەو چاک بی. دراوسەی باش نیعمەتێکی زۆر گەورەیە. دراوسێەوە هەیە چەند ساڵ 20-25 ساڵ دراوسەی من بووە 20-25 ساڵ پێش ئێسش لە بیرم ناچێتەوە ئەو مەکەوێتە بیر گریانە مگرێ چاکەکانی ئەو پیاوەم بیرەکەوێتەوە کە حتا حرەسیاتی مناڵەکان تێگرت، حتا حرەسیاتی ماڵەوە تێگرت، لە ماڵ نەبووایە ماڵەکە تێپاراست، کاتێ نەخۆش بووە یەکسەر بەدەمتەوە بوو. یعنی هاوسێ براینە دراوسێ، ئێستا تۆ دراوسەیە کتێ وهای لە شوێنێکە برا و باوک و کەسوکارت هەن لە شارێکی تر هەن لە وڵاتێکی تر، کاتێک کە شتێکت بەسەرابێ کێ فریاتەکەوێ؟ ئەو دراوسەیە. هەتا باوک و دایک دێن، هەتا کەسوکار دێن، ئەو دراوسەیەش خۆیەکە. ئەی تو خوا حەق نییە ڕێزی دایک و باوک و برا و خوشکی لێ نەگری؟ مناڵێکی غەڵەتێکی کرد، ژنەکەی هەڵەیەکی بوو، ئەی لێخۆش بە چاوپۆشی لێ بکە. جاری وایە ژنەکانمان مناڵ ئەڕۆینە بۆ ماڵ سەیرەکەی تووڕۆن خێرە ژنەکە بۆ تووڕێ وەڵا ماڵ دراوسێدایە لە مناڵە ژنەکە لە بیرت بێ ئەو هەموو چاکە ئەو ماڵە ئەی قەینا باشە قەینە بازلەیەکی دابێنە مناڵ لەوانەیە لەبەر تەربیەت دابێلی حسابی برازای خۆی بۆی کردبێ کردنێکێکە لە براکانم زلەیەکی دا لە کوڕەکەم. هەوا بین ئێمە بەرامبەر بەیەک جەماعەتی ئەهلی مزگەوت برینە نیعمەتێکی یەکێ لە نیعمەتە هەرە گەورەکانی ئەم ئیسلامە ئەمە ئێمە پاڵەدەین بە یەکەوە. ئەگەر لە دڵیش لە دەریشەوە غەڵەتێکمان هەبێت کە دێنە ناو مزگەوتەوە 5 فەرزە پاڵەدەین بە یەکەوە، قۆڵەکەین بە ناو قۆڵ یەکتریە، نوقسانی یەکتری، کەم و کورتی یەکتری ئاگامان لێیەتی. جەماعەتی مزگەوت نیعمەتێکی زۆر گەورەیە. هەوڵ بدەن بیکەن بە شوێنی برایەتی، شوێنی خۆشەویستی، فەزڵی یەکتری لەبیر مەکەن. هەروەها چاکەی هەر کەسێک لە ژیانتە کە چاکەیەکی بەرامبەر کردبێتی، کرێکارێکت گرتووە، وەستایەکت گرتووە، ئیشێکت بۆ بکە، زۆر بە پاکی و بە جوانی کردبێتی. حەق نییە باسیکەی. بنزینخانەیەکی باش هەیە بنزینی پاک ئەفرۆشێ، لە هەموو کاتێکە ئەو خیانەت ناکە و ناوی دەرکردووە، تخوا حەق نییە هەموو خەڵک بڵێ والله بنزینخانەکەی فلانە کەس بنزین لەکوێ بکەم بڕۆ بەلای فلانە کەس دەستی پاکە و ئینشاء الله حرام ناخوا. و هەموو ئیشێکی تر کەسی چاک حەقە دەستخۆشی لێ بکرێ و سەربەرز بێ لە ناو خەڵکە. کافرێک چاکەی بەرامبەر بە پێغەمبەر کردوێ صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا لە بیری نەکردووە. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە طائف ئەگەڕێتەوە، طبعا ئەوە ئەڕوا بۆ طائف بۆ بانگەواز، خەڵکی طائفش بە ناشرینترین شێوە وەڵامی دەنەوە، باسمان کرد لە ژیاننامەی پێغەمبەرە صلی الله علیه و سلم. کاتی ئەگەڕێتەوە مەکە، خەڵکی مەکە کافرەکانی مەکە بەرامبەری وەسن ئەڵێن نایلن بێتە ناو مەکەوە. تەواو کابرایەک ئەبێ خۆشەویستەکانم مطعمی کوڕی عودەی، ئەم کابرایە کافرە، بەڵام کاتی ئەبینێ پێغەمبەر صلی الله علیه و سلم زوڵمی لێ ئەکرێ، تەعدای لێ ئەکرێ، 4 کوڕی ئەبێ، ئەڵێ بڕن کوڕم خۆتان ببەسن، خۆشی خۆی ئەبەسێ، ئەکەوێتە بەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە چەکەوە، ئەی باتە پاڵی هەر کوڕێکی چێتە ڕوکنێ لە ڕوکنەکانی کەعبە، هاوارەکە ئەڵێ هەر کەسێک بەرامبەر بە محەممەد هەڵەیە بکە بەرامبەر بە من کردوێتی. محەممەد لەمڕۆدا لە ژێر جیواری منایە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم با تۆ ماڵەکەی خۆی. پێغەمبەری خوا ئەمەی لەبیر ناچێت. دوای ئەوە کە ئەڕواتە مەدینە و دەوڵەت ئیسلامی دروست ئەبێ و جەنگی بەدر ڕوئەدا و کۆمەڵێکی زۆر لە کافرەکان ئەسیرە بن. طبعا دێن محاولەکەن بەریاندەن بە هەر شێوازێک. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مطعمی کوڕی عودەی ئەگەر زیندوو بووایە مرد لەسەر کافری مرد، هەر هەمویانم لەبەر خاتر ئەو بەڕەڵا کردم لەبیری ناچێ با مرد بێتیش. بەس پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو قسەی فەرموو ئەوە یەک وەفایە،
ئێمە فێرەکە دوو بۆ ئەوەی کە سوکاری ئەو پیاوە کە باوکیان پیاوێکی باشوە لە بیریان نەچێ کە پێغەمبەر بە وەفایە. هەروەها خۆشەویستەکانم بەرامبەر بە ئەبوبەکری هاوڕێ، ئەبوبەکر طبعا 3 جار ماڵی هەمووی ئیفلاسە کرد لە پێناوی ئیسلامە، لە پێناوی پێغەمبەری خوا صلی الله علیه و یعنی ئەیگەیانە سەر سفر، ماڵەکەی هەمووی کردە قوربانی ئیسلام، ئەیگەیانە سفر، دوای ئەوە دروستێ کردەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەمە لەبیر ناکەن. پێش وەفاتی رسول الله صلی الله عليه وسلم، پێش وەفاتی خوتبەیە کە داچێتە سەر مینبەر ئەفەرمێ موسڵمانان هیچ کەسێ ئەوەنەی ئەبوبەکر منەتی بەسەر منەوە نییە بە خۆی و بە ماڵی و بە مناڵی، هیچ کەسێ ناگاتە پلەی ئەبوبەکر. ئەگەر من لە ژیانە خەلیلێکم هەڵبژاردایە، یعنی دۆستێکم هەڵبژاردایە ئەبوبەکر مەکرد بە خەلیلی خۆم، بەڵام من خوا کردومیە بە خەلیلی خۆی ناتوانم کەسێتر بکەم بە خەلیل. خەلیل یعنی قیمەی دۆستایەتی، لوتکەی دۆستایەتی، بەڵام برایەتی ئیسلام هەلە بین من و ئەبوبەکرە. ئەمجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی مسلمانان، طبعا کۆمەڵێ لە مسلمانان ماڵەکانیان دەرگای لە ناو مزگەوتەوە بوو، فەرمووی لەمڕۆ بەدواوە هەرچی دەرگا لە ناو مزگەوتەوەیە هەمووی دایخات، یعنی دەرگاکانتان لە ناو مزگەوتەوە داخن ئیلا دەرگای ماڵی ئەبوبەکر نەبێ، با کراوە بێ لە ناو مزگەوتە. طبعا ئەمە ئیشارەتە بۆ ئەوەی کە ئەبوبەکر ئەبێ بە خەلیفەی من، تەواو، یعنی ئەو خەلیفەی منە. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا بۆ خۆشەویستەکانم ئێمەی مسلمانیش ئەبێ فەزلی یەکتری لەبیر نەکەین و هەوڵ بدەین ئەم قاعیدەیە، ئەم یاسا قورئانیە لە ژیانی خۆمانە جێبەجێ بکەین.